ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ باسی ئافرەتێکیان بۆ کچێک و تازە پێ ئەگەیشت، وتیان فەڵان کەس لە سەرە مەرگایە، بەپەلە ڕۆشت بۆ ماڵەکە، دای لە دەرگا تەماشای کرد دایک و باوکی کچەکە ئەگرین، کچێک و تازە پێ ئەگەی، بەڵام لە شاری بەسرەدا کە ئەو ناوی ئەو کچە دەهێنا ناوی مونیبە بۆ ڕەحمەتی خوای لێبێ، زۆر ئیماندار و لە خوا ترس بوو. فەرمی ئەوە چییە؟ وتیان وەڵی کچەکەمان حاڵی زۆر خراپە. فەرمی ڕوخسەتێ بچم بۆ لای، وتیان فەرموو. چۆ لای کچەکەوە، کچەکە تازە پێ ئەگا، ئیماندار و بە تەقوا وەک ئێمە نا. ئیمامی حەسەنی بەسری هەندێ دڵی دایەوە، فەرمی تۆ چی دەڵێی؟ بەخوا گوێم لێ بوو، دایکم بە باوکمی دەوت کفنەکەی بۆ حازرکە، دیارە من دەمرم. ئیمامی حەسەنی بەسریش دڵی دایەوە، فەرمی مەگری ئینشاڵڵا، مەترسە، ئینشاڵڵا تۆ قیامەتت زۆر باشە، تۆ ئەلحەمدا کەسێکی ئاوایت و ئاوایت. فەرمی ئەی ئیمامی حەسەنی بەسری چۆن ناترسم، چۆن ناپەشۆکێم، چۆن سەغڵەت نابم، واللهی ئەگەر ئێستا پێم بوترێ ئەی فەڵان کەس ئێستا تۆ ئەبێ لە شاری بەسرەوە بە تەنیا کۆچکەی بڕۆی بۆ شاری مەکە، هیچ کەسێکت لەگەڵا نەبێ، واللهی ئەپەشۆکێم، واللهی ناڕەحەتە بم، واللهی ئەترسم ئەبێ لەم بینی ئەم دوو شارە چیم بەسەرا بێ، وەرە دەیت من ئەگەڕێمەوە بۆ لای خوا چۆن ناترسم، بەرە ڕووی گوناهە و تاوانەکانی خۆم دەبمەوە. برا سەفەرێکمان لەبەرە بە تەنیا، هیچ کەسمان لەگەڵا نییە، برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، بە تەنیا دەڕۆی، ئەو سەفەرەت لەبەرە لە بیرت نەچێ، ئەو سەفەرە سەفەری مردنەوە، ئەمڕۆ یابیانی سەفەرەکەمان دەکەین و بەرەو خزمەتی خوا دەگەڕێینەوە، خۆمان و کردەوەکان.